لە میدیاکانەوە پەیوەندیەکی نێوان ماکرۆن سەرۆکی فەڕەنسا و ڕاوێژکاری ئەڵبانیا دزەی پێکراوە بڵاو بۆتەوە گوایەک ماکرۆن دەڵێت ترامپ خیانەت لە ئۆکرانیا دەکات ئەمە ڕیتەیە چێ ترامپ خیانەتەکە بەڵێ ترامپ تاجرە خیانەتەکە زۆر باسانی چی جۆرە خیانەتێت لە ئۆکرانیاکە ئێستا شەڕی ئۆکرانیا و رووسیا بەردەوام و بەردەوام ترامپیش لێدوانی لەسەری هەیە هەر ئێستا ئۆکرانیا یەک ئەنتەرنێتی لێ ببڕە باشە چەکی مەدەریە پاڕی مەدەریە مانگی دەستکردەکان لە ئاسمان بۆی ئیش نەکە هێزەکانی ڕووس پێشان بدات چی ڕووەدا لە چۆ کۆبنەوە لە چۆ دێن هێڕشەکەنەوەی پێمەڵێ هۆکرانیا کۆتایی پێدێتن کەواتە ئەو وڵاتانش ینی وڵاتە زلێزانەی ئەوروپا فەڕەنسا وڵمان هەر ترسیان لەو خیانەتی ترامپەیە ئەمە دەکات ئەگەر بێت ینی بەعلەنی بیکات ئاگار زلێنسکی لەسەر شەرتەکانی ڕازی نەبوو چونکە ئێستاعکەوەی کە شەڕ ناگرێن نۆک پۆتینەوێ شەڕ ڕابوەستێ بەڕاستی پۆتینەوێ شەڕ ڕابوەستێ بەڵام زلێنسکی بە قسەی یەکەتی ئۆروپا شەڕ ناگرێتن بەڵام بگاتە ڕادەیەوە ترامپ لەگەڵ زلێنسکیە نانەخێر ئەگەر جاری ئەمە پرسیارێکی دیکەیە ئەگەر ترامپ کشایەوە ینی بە هەموو شێوازێک کشایەوە لە ئەو یعنی نێوەندگیریە یان ئەو هاوکاریکردنی ئۆکرانیا ئەوروپا چی پێیەکرێت بۆ ئۆکرانیا ئەوروپا هیچی پێ ناکرێت بەتەنیایکی پێ ناکرێت شەڕەکە وەکو جەنگی جیهانی دووەمە بێتن و ئەخایەنێ ساڵان نەخایەنێتن تاکو کۆتایی دێتن بە ڕووخاندنی لایەکەن